کادر و گەنجان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای خەبات داوای بەستنی کۆنگرەی حزبەکان لە کات و وادەی دیاریکراوی خۆیدا دەکەن لە پێناو نێوبوونەوەی یەکێتی و یەخستنەوەی نێوماڵی حزبەکەیان داوا لە حزبەکەیان دەکەن هەنگاوی جددی بنێن بۆ بەستنی کۆنگرە چونکە پێیان وایە لە ئێستادا بەستنی کۆنگرە پێویستە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێنانە پێشەوەی نەوەی نوێ و بەردەوام بوون لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال. هەرچی زووە کۆنگرە بکرێت وەکو ئەندام وەکو لاانگرێکی یەکێتیش تەمەنا دەکەم کۆنگرە بە تەوافقی نەکرێتن لەبەرەوەی ئەگەر بۆ تەوافقی دیسان کۆمەڵێک لەوانەی پێشووتر احتراماتمان بۆ ئەوانە هەمویان ماندوو بوون خەباتیان کردووە بەڵام ئێستا پێویست دەکە یەکێتی بە ستافێکی نوێترەوە بە ستافێکی جیاوازتری لە زارانەوە تەمەنای من وتار و نووسین و چاوپێکەوتنەکانی مامجلال بکرێ بە دەستوری حزب بەڕاستی ئەگەر بێت و تەنها کار بە وتار و چاوپێکەوتن و بەرنامە تەلەڤیزیۆنیەکانی مامجلال بکرێتن بەسە کافیە بۆ یەکێتی بتوانێت هەستێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دێرین هەڵگری ئاڵای نوێگەریە پێم وایە لە هەموو کات زیاتر ئێستا پێویستی بە بەستنی کۆنگرەیە بۆ ئەوەی ئەو هەواڵەتەی کۆشەرانەی کە لە ماوەی ڕابردوو لە کایە جیازیەکاندا لە ئۆرگانە جیازیەکاندا توانیانە کار بکەن خۆ پێبگەینن پەروەردە بکرێن پێویستە ئەوانە لە چوارچێوەی کۆنگرەدا بێنە پێش بۆ ئەوەی بتوانن لە ناوەندی دەسەڵاتدا سوودیان لێ وەربگیرێت لە هەجر و بیر و ڕاجیاوازیەکاندا. کۆنگرە دەبێتە هۆی چارەسەرکردنی ئەو کێشانەی نەوەی ماڵی یەکێتی بە تایبەتی ئەو کێشانەی ڕویان لە هەرێمی کوردستان و ناوچەکە کردووە یەکێت پێویستی بە کۆنگرەیە بەڕاستی. کادرانی یەکێتی لەو قەزایە تاکید دەکەنەوە لەسەر پێویستی بەستنی کۆنگرەی چوارەمی حزبەکان و دەڵێن بەستنی ئەو کۆنگرەیە کاری سیاسی و ڕێکخراوەی لە کوردستان بەرەو پێشەوە دەبات. هەمومان هەوڵ بدەین یەکێتیەکەی جاران بینە سەرچکەی خۆیان بۆ ئەوی بتوانین چبکە گوڵەکی مامجەلال بە جوانی وەڕێکی پارێزین و بێلینەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە ببەستیت بۆی گرۆتینێکی نوێوە گرۆتینێکی باشتر بشێت ئەو بارودۆخی دەرباز بکەتن دەستۆ دەرباز کات لازمە یەک گرد بیت یەک بڕیار بیت یەک هەلوێست بیت. ئەم بۆ کێشانەی لە ناو یەکێتیدا هەیە هەم لە گۆڕانکاری خێرانەی لە ناوچەکە ڕوودەدا دەرفەتێکە بۆی هەم یەکێتی نوێ بێتەوە و هێنانان پێشەوەی وزە و توانای گەنج و نوێ ئەمەوە پێمان باشە کۆنگرە ببەسترێت بۆ ئەوەی هەم جەنابی مامجەلال ئاسوودە بێت لە گۆڕەکەی و هەم ئێمەش وەکو ئەندامانی یەکێتی سکرتێرێکمان هەبێتن بۆ ئەوەی ببینە خاوەنی یەک بڕیار لە سەرکرداتی یەکێتی دەربچیت و ببینە خاوەن بڕیارێکی باش و بەهێز بەرامبەر هەموو لایەنەکانی سیاسی. کادر و ئەندامانی یەکێتی داوا دەکەن کۆنگرەی چوارەمی حزبەکەیان لەژێر هیچ پاساوێک دوان نەخرێت و لە ڕێگای کۆنگرەوە کار بکرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی بەرۆکی حزبەکانی گرتووە دەشلێن لەو هەلومەرجەی ئێستادا پێویستە یەکێتی خۆی نوێ بکاتەوە و پێداچوونەوە بە سیاسەتەکانی دابکات. گەیلان بۆتانی کورسات نیوز قەزای خەبات.